هەر لەبارەی کارەکانی کۆڕبەندی داڤۆس کۆبنەوەی سەرۆکی حکوومەتی یاریمی کوردستان لەگەڵ بەرپرسی باڵا و سەرۆکی وڵاتان لە نێو کۆڕبەندەکەدا لە پراویزی کۆڕبەندەکەدا گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر لوقمان حەکیم شارەزای پەیوەندی نێودەوڵەتی دەکەم کە بەڕێزان لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. دکتۆر سڵاوت لێبێت. ئەم کۆڕبەندە کە گرنجێکی هەیە بۆ هەموو جیهان ساڵانە لە هەموو جیهاندا کەسانی ناودار و بەرپرسانی باڵای وڵاتان و سەرمایەداران تێدا کۆ دەبنەوە و گفتوگۆ دەکەن هەرجارەی لەسەر پرسێک ئەم ساڵیش چەند پرسێک دیاری کراوە. دەمەوێت بۆ هەرێمی کوردستان تا چەند گرنگە ئەم کۆڕبەندە؟ زۆر سوپاس بۆم دەرفەتە. بێگومان ئەم کۆڕبەندە جیهانیە کە لە دافۆس دەکرێت بۆ خۆی مەغزایەکی ئابووری محکەمی هەیە و لەژێر ناوی ئەوەی کە بتوانرێت کێشەکان لەوێ چارەسەر بکرێن و ڕایەڵەیەکی ئابووری بازرگانی و پەیوەندی و ئاڵوگۆڕی دەیان شەریکات و بازرگان و بزنسمان لەوێ کۆ بێتەوە بۆی بتوانێت لانی کەم ئەو گرفتانەی کە ڕوبەڕووی بازرگانی دەبێتەوە لەوێ چارەسەر بکرێن. بەڵام من دەمەوێت ئینوانی ئەم حەڵقەیە یان ئینوانی ئەم کۆڕبەندە لەم ساڵدا بێگومان هاوشان لەگەڵ ساڵی 2019دا کاتێ ئەوەی کە کۆرۆنا بەڵایەکی جیهانی بوو و جۆرێک لە پاشەکشێ لە تەواوی چالاکیەکانی دنیادا هاتە ئەراوە. ئێستا جارێکی تر بە هەمان حاڵەتی 2019 ئەو کۆڕبەندە لەژێر کاریگەری کێشمەیەکی سیاسی دەولی ئەوی شەڕی ئۆکراین رووسیا تۆتە ئاراوە. بۆیە من پێم وایە بەشدار نەبوونی رووسیا بە هەموو قورسایەکانی خۆیەوە لەم کۆڕبەندە جۆرێک لە جۆرەکان خەلەلێکا و بۆشایەک دەخاتەوە بە تایبەت ئەوەی کە رووسیا ئێستا هەوڵی ئەوە دەدا کە ئەوروپا گەمارۆ بدا بە وزە و جۆرێک لە جۆرەکان سزادانی وڵاتانی ئەوروپی بۆ ئەو شەڕا لەلایەن وزەوە. بۆیە ئەم کۆڕبەندە ڕەنگە ئەمەیەکێ لە گرفتەکانی بێت کە نەتوانێت مەرامی خۆی بەدی بێنێ لەوەی کە بتوانرێت پێت وایە کۆڕبەندەکە وەکو ساڵانی ڕابردوو مەرامی خۆی بەدی نایەنێت؟ بە تاکید بۆ خۆت بەدەزانی ئێستا ئەمە نظامی دەولی بەرەو فرەجەمسەری دەڕوات. یعنی ئەو تاکجەمسەری ئەمریکا ئێستا جێی محەکە جێی پرسیارە بە هاتنی رووسیا لە ڕووی سەربازیەوە و چالاکیانەی کە ئێستا ئەنجامی دەدا لە ئۆکراینیا و هاتنەوەی سین وەکو قەبارەیەکی ئابووری زلهێزی دنیا ئەگەرچی ئێستا بەشدارە لەم کۆڕبەندەدا ئەم ساڵ و رووسیا بەشدار نییە. بەڵام ئەمە بۆ خۆی تەحولێکە لە نظامی دەولی. ئەم تەحولە لە نظامی دەولی بۆ خۆی دیارە پرسیار دەخاتە ڕوو ئەویش کە سین و رووسیا چیان دەوێت بۆ ئەوەی کە لە نەخشەی سیاسی دەولیدا بەشدار بن. لە بیرمان نەچێ ئێستاکە هەردوو وڵات ئەگەرچی سین وەکو وڵاتێکی ئایدۆلۆژی شیوعێتە بەڵام نظامی ئابووری پێڕەو دەکا ئابووریەکی سەرمایەداری بەحت. هەر ئەوە شەوای کردووە کە ئەوروپا وڵاتانی ئەمریکا قەڵز بوونە لەلایەکەوە ئەو لافی یەکسانی و شیوعیەت و تا دوایی لە عینی کاتە لەسەر سفرەی ئابووری جیهان بۆ سەرمایەداری بەشدارە و تەواوی شەریکاتی دنیا قەڵز کردووە بەوەی کە ئەم تایدا بەشدارە. لەولاشەوە رووسیا بۆ خۆی ئەم هەماهنگگیە لە نێوان سین و رووسیادا یەکێکە لە گرفتەکانی پێم وایە ئەم کۆنگرەیەوە ئایندەی ئەو نظامە سیاسیە دەولیە بۆ ئەنجامدانی ئاوەها کۆڕێک جیهانی کە سیمای سەرمایەداری ڕەنگە بخاتە ژێر پرسیارەوە. باشە دکتۆر، ینی لێرە بابەتێک جێی سەرنجە. ینی ئەمە تۆش وەکو شارەزای بۆ زۆر لە شارەزایان و چاودێرانی دیکە ینی هەمیشە باسی ئەوە دەکەن ئەم کۆڕبەندەی ئەم ساڵ جیاوازە لەوەی ساڵێن ڕابردوو بەگرتنەبەری ئەو بابەتەی کە ئێستا رووسیا لە چ حاڵێکدایەوە بەشداری نەکردن تێیدا کۆڕبەندەکە ڕەنگە بەباشی نەتوانێت مەرامەکانی خۆی جێبەجێ بکات. ئەمە چی لە وڵاتانی دیکە دەکات؟ دەیانەوێت رووسیا ڕازی بکەن بەوەی کە دەیەوێت یاخود هەر بەو حاڵە دەمێنێتەوە جیهان بۆ پەرتەوازەیە کە ئێستا هەیە، نەک کۆڕبەندێکی وەکو داڤۆس لەوانەیە چەندان کۆڕبەندی دیکەی هەماشێوەی داڤۆس نەتوانێت دادی ئەمە بدات. یعنی بابەتەکە زۆر گەورەیە بە کۆڕبەندێکی ئاوها بتوانرێت ئەزمەی سیاسەی دەولی چارەسەرکا لە ئێستادا. لەبیرمان نەچێمە ئێستا دنیای کێشەی ئاڵۆز یەخەی سیاسەی دەولی گرتووەتەوە، ئەزمەی مەناخ، ئەزمەی گۆڕانکاری کەش و هەوا، زیادبوونی ژمارەی دانیشتوان و خاڵێکی زۆر ئەمەوێ سەرنجی
هەم بینەران و هەم بەڕێز ڕابکێشم بۆ مۆزوع ئەوەیە کە ئێستا چۆن لە ناو خودی وڵاتانێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە لە دنیای هەژارەکاندا دنیا بۆتە دوو طبقە، طبقەیەکی سەرمایەداری و هایلایف و طبقەیەکی تەحتیم و طبقەی وستا نەماوەوە جۆرێک لە جۆرەکان لە پەلە قاژەی مان و نەماندایە. هەمان حاڵەت ئەمە بۆ ناوخۆی وڵاتان بۆ دنیا بەگشتی ئەمە بەرقەرارە. ئێستا دنیا جۆرێک لە جۆرەکان طبقاتی وستا تیایدا نەماوە و ژێرپێ دەکرێت و بۆ خۆمان هەمومان دەزانین چەمکی ئابووری ینی طبقەی وستا و ئەو کارلێکە طبقە وستایەوە دەکات دەوڵەت ئیدامە بکات، دەوڵەت درێژە پێ بکێشێ. بۆیە ئەم کۆڕبەندان من پێم وایە بە قەنەعەتی من و خوێندنەوەی من ناتوانێت گرفتەکانی کۆمەلگای ئێستا چارەسەرکات، لەبەرەوەی دنیای سەرمایەداری ئەوەندە کەوتووەتە کێشمەکێش، ئەوەندە ئەزەماتی هەیە ڕەنگە ئاسان نەبێت چارەسەرکردنی ئەویش دیارە بۆ خۆت دەزانی ئەگەر ئێمە من معادلەیەک بخەمە ڕوو ئەوەی کە منەظەمەی ئۆکسفام خستوێتەوە ڕوو ئێستا کە دەڵێ لە سەتایەکی کۆی داهاتی جیهان لای دوو لەسەر سێ لای سەتایەکێتی، ینی ئەو دوو لەسەر سێیە ئەو بەشداری پێ دەکات. کەواتە تو بێنە بەرشاوت لە سەتایەکی داهاتی جیهان دوو لەسەر سێ لای کۆ بێتەوە، ئەمە بۆ خۆی جێی پرسیارە ئەی ئەوانی تر ئەی وڵاتانی تر ئەی واتە طبقەی هەژار، طبقەی داما و طبقەی دواکەوتوو لە بەدەستێنانی ڕزق گەیشتۆتە حاڵەتێک هیچ ڕێکخراوێک هیچ کۆڕبەندێکی لەم شێوە ناتوانێت چارەسەری بۆ بکات. بۆیە ئێمە ئێستا لە بەردەم منعەتەفێکراین چی لەلایەکەوە وەکو ئەوەی کە نظامی دەولی بەرەو کوێ دەڕوات، دنیای تاکجەمسەری دەتوانێت ئەوەی کە لە ئوکرانیا ئەمریکا بۆ خۆی دانیشتووە و ئوکرانیا دەکاتە قوربانی و ئەوروپا باجەکەی دەدا و پاشەکشەی داهاتی زۆرێک لە وڵاتانی ئەوروپا بۆنەی ئەم شەڕەوە دنیا دەکاتە کوێ لە بەرامبەردا و ئەزمە جیهانیە چی لە ڕووی وزەوە چی لە ڕووی تێکچوونی کەش و هەواوە گشت ئەمانەوا دەکات کە ئێمە لە بەردەم پرسیارگەلێکدا بین کە نظامی دەولی چی بەسەردێ بە شەریەت بەرەو کوێ دەڕوا. بۆیە ئەم کۆڕبەندانە ئەگەر چی لایەنی ئیجابیشی هەیە هەندێک باڕژبین نەبین بە تایبەت بۆ ئێمەی کورد، من گرنگە لەسەر ئەمە بکەم. ئێمە ڕاستە وڵات نین، بەڵام ئەکرێ لە ڕێگەی ئەم کۆڕبەندانەوە بتوانین دنیا بە خەمەکانی خۆمان، دنیا بە ئازارەکانی خۆمان بناسیێنین. ئەگەر دەسەڵاتی سیاسی کورد بتوانێت ئەوە بکە ئەوە بەشێکە لەوەی کە لەو کۆڕبەندە بۆ هەرێمی کوردستان چەند گرنگە، چۆن دەتوانێت سود لەم کۆڕبەندە ببینێت بۆ پەیوەندیەکانی خۆی لە داهاتوودا. بەڵێ ئەوە پرسیارێکی بەجێیە، ئەنی بۆ خۆ دەزانێت ئێساکە چەمکی تاقەیەکێک لە کێشمەکێشەکانی نێوان ئەمریکا و ئەوروپا لەلایەک ئەوەی کە غازی لە ئەوروپا بڕیوە ڕووسیا و هەرێمی کوردستان خۆشبەختانە ئێستاکە چۆتە بازاڕی وزەوەەوە چۆتە سەر نەخشەی جیهانی وزە و ئەمەش با لەبیرمان نەچێ با ئەوە ڕوون بکەینەوە بۆ بینەرانی خۆشەویست. ئەم بابەتە دووفاقانەیە واتە دوولایەنەیە تا چەند ئەتوانین ئێمە بتوانین، چونکە لایەنەکەیشی ڕەنگە بە ئیجابی ئەگەر نەتوانین پرۆسەکە بەرین بەڕێوە ڕەنگە زەرەری تیا بکەین. لەبیرمان نەچێ رووسیا کەم نییە، رووسیا ناتوانێت ئەوها دەستبەرداری ئەوە بێ کە ئێمەی کورد بتوانین نەخشەیەک بۆ تاقا و غاز بۆ ئەوروپا دابین بکەین لەولاوە کە رووسیا بۆ خۆی حساری خسووتە سەریان کەواتە ئێمە کەوینە بەر غەزەبی رووسیا. بۆیە ئەم مامەڵەیەکی ئەجگار هەستیارە ئەبێ هەرێمی کوردستان زۆر بەجددی بتوانێت ئەو هاوکێشەیەک دراست بکە وەکوەوەی کە 2017 کۆمەڵێک هاوکێشەی گرنگ وای کرد کە ئێمە بەر ئەو زەربەیە بکەوین لە 2017دا. بۆیە جارێکی تر دەڵێمەوە ئەو ئەم هاوکێشەیە کە ئمڕۆ جەدەلی تاقەیەوە عنسوری ئەساسی ئەم کۆڕبەندە بۆ ئەوەیە کە دابینکردنی تاقەیەوە جۆرێک لە جۆرەکان بازارگەرمکردنە بۆ ئەوەی کە لە بەرامبەر ئەو ئەزمانە کە ئێستا هەیە. کەواتە ئێمە لە بەردەم کۆمەڵێک هەنگاوی جددین مە دروست داین کە بتوانین زۆر بە زیریکانە بچینە ئەو بابەتەوە. بەڵێ بەڕێز دکتۆر لوقمان حەکیم شارەزای پەیوەندی نێودەوڵەتی لە سلێمانیەوە لەگەڵمان بووی. سوپاس بۆ تۆمان دوومان کردی دکتۆر.